دانیشتوانی ئاواییەکی گەرمیان لەسەر ئەرکی خۆیان پۆندی گلدانەوەی ئاویان دروست کردووە. کارەکەیان بە شێوەی زانستی نەکردووە، بەڵام بۆ پێویستیەکانی خۆیان گونجاوە و سوودی کشتتوکاڵی لێ ئەبینن. ئێستا مەترسی داڕوخانی هەیە. ئەم ئەوە نوێتر ئەومانی هەتا چێنە شەم گەورەی شەمی سیلاحی شەمی عەلیان ئتری ئاوەکمان نییە. ئەرە وەڵا ئەمە زۆر ئیسفادەی لەکەین، گوندەکەمان گشت ئیسفادەی لەکە نەک ئەم بڵێم خۆم دێمە لەسەر ئەرکی سەر شانی خۆمان دروستمان کردەوە. تا ئێستا حکومەت هیچ هاوکاریەکمانی نەکردە. ئێستا مەترسی ئەگەر بارانی تر بوارێ مەترسی ئەوەی هەیە داڕوخێت و ئاوەکەی بڕوە. ئێمە ئیسفادەیە زۆر باشی لێکەین دەوەی بۆ ئاو خواردن و بۆ ئاوی ئاژەڵ و بۆ سەرچاوی ئاو بیرروکانی ئاو دیەکەیش هەر ئیسفادەیە زۆر باشیەوێت. ئەم پۆندە بچووکە لە ئاوایی بنەکەی سەر بە قەزای کفریە 4 ساڵە دروست کراوە. خەڵکەکە داوا ئەکەن حکوومەت کەمێک هاوکاریان بێت بۆ ئەوەی هەم دانەڕوخێت و هەم فراوانتریش بکرێت. لە وشکە ساڵەکانە ئاویتیان نەما بەس ئەگەر گەورۆ بکرێ و بەرزەوە بکرێ ئاو زیاتر ئەگرێ. بە تایبەتی ئیسا ها لە مەترسیە ئەگەر چاک بکرێت زیاتر ئاوەگرێ و ترسی نامێنێ. دا لە حکومەت دەگەین بۆمان چاکن. چەند جا خۆم سەردان دایرەکانم کردم پیاە لە ئەزانن ئیدارەی گەرمیان ئاوی سەر زەوی گەرمیان قایم قام فری با گشتیان بیبین قسەکانم. بنەکە لەو ئاواییانەی گەرمیانە کە لە وەرزی هاویندا گرفتی بێئاوی هەیە. وشکە ساڵی 2 ساڵی ڕابردووش وەنەوزی لێبڕین هیوایان لەسەر ئەم پۆندە هەڵچنیوە کە ئەم هاوینە ئاوی مەڕووماڵات و کشتتوکاڵیان دابین بکات ئەگەر دانەڕوخێت. سامان کەریم کورد چاد نیوز، گوندی بنەکەی سنووری قەزای کفری.